عقدی ئەلکترۆنی عقدێکە لەلایەن پێشنگاکانەوە یا کۆمپانیاکانە دەکرێت بۆ کڕیار و فرۆشیاری با بڵێن ئۆتۆمبیل ئەو عقدا طبعاً پێش ئەوە کودێک وەرەکرێن لایەن با بڵێن بەڕێوەبەرایەتی گشتی هاوچیا وزارەتی ناوخۆ دوای ئەوە کۆمەڵێ ئەحکامی دارایی و کۆمەڵێ غەراماتی ئەکەوێتە سەر و بەم شێوازەیە کە من بۆ جەنابتانی ئەخەمەڕۆ ئەو عقدە پێشتر لە ڕێنمایەکەی پێشوو کە باسم کردو ئێستا هەموار کراوەتەوە 25,000 دانابوو بۆ تەزدیقکردنی عقد لە فەرمانگەی یاسایی ئێستا ئەو 25,000 کراوەتە 15,000 کڕیار و فرۆشیار نەتوانن لە ماوەی 2 مانگ ئەبێ خاوەندارێتی بگوێزنەوە دەبای خاوەندارێتی ئۆتۆمبیلەکە بگوێزنەوە لە دوای 2 مانگ ئەگەر هات و 2 مانگە تێپەڕی لە دوای ئەو 2 مانگە بۆ هەر یەک ڕۆژ پێبژاردننی هەبوو بۆ نە ئێستا پێبژاردنە بەپێی ئەم بەیانە کراوەتە 10,000 دینار کۆمپانیەکانی ئۆتۆمبیل دەبێت لە ماوەی 120 ڕۆژە ئۆتۆمبیلەکانیان بفرۆشن یاوەکو ئەگەر نەفرۆشرا بیکەن بە ناوی با بڵێن کۆمپانیای خۆیانەوە ئەگەر وانە بوو لە ماوەی 120 ڕۆژە پێشتر لە ڕێنمایە کۆنەکە 100,000 دینار پێبژاردنیان بۆ ئەنجامەدرا ئێستا لەم بەیاننامە نوێیە بڕی 50,000 دینار پێبژاردننی بۆ دەکرێت بۆ هەر یەک هەر عقدی ئەلکترۆنی هەبوو کەسێک بێ بچێ بۆ دەرەوەی وڵات یا بوو منە کەسێ وەفات بکە بە پێی و عقدە ئەلکترۆنیە ئیتر ئەو کاتە کە وەفاتیش بکە لەو گیر و گرفت و کەم و کەلێن و کێشانە ڕزگارمان ئەبێت و دواتر دەتوانێت بە پێی و عقدی ئەلکترۆنیە گواستنەوەی خاوەندارێتی بۆ ئەلکترۆنی بۆ کێ دەکرێت بۆ پارێزگاکانی تری عێراق کە ئۆتۆمبیلەکانیان بەمەرجێک تابلۆی کوردستان بێت و هەروەها کڕین و فرۆشتنەکەی لەو جێگایانە بۆی کرابێت ئەو کاتە ئەتوانن بە عقدێکی ئەلکترۆنی لەو پێشنگانەیە لەو کۆمپانیانە کە کودیان وەرگردووە کود وەربگرن و عقدە ئەلکترۆنیەکە